زۆری پارەی کڕی مۆلیدا لە ئیدارەی ڕاپەڕین هاوڵاتیانی سنوورەکەی نیگەران کردووە. هاوڵاتیان دەڵێن بۆ تەنیا ئەمپێرێکی کارەبا 20,000 دینار کڕی کارەبای مۆلیدا لە هاوڵاتیان وەرگیراوە، بەراورد بە شار و شارۆچکەکانی دیکە لە چەند مانگی ڕابردوودا 1000 بۆ 2000 دینار زیاتر وەرگیراوە. بەنسبەت مۆلی ئەهلیەکانەوە جیاوازی نرخ لە ئیدارەی ڕاپەڕی لەگەڵ محەفەزەی سلێمانی بەڕاستی جیاوازێکی زۆری هەیە کە لەوێ 7.5 وەرگیرا، بەڵام لێرە بۆ 2 مانگە 21 بۆ 20,000 وەرگیرە کە بەڕاستی ئەمە ئەرکێکی قوسی خستۆ سەر ئەم هاوڵاتیانی ئەم دەڤەرە. بۆیە بەڕاستی ئەمەش بۆ دەگێڕنەوە دیارە حکوومەت وەکو پێویست هاوکاری مۆلیەکان ناکات لە دابینکردنی گاز و نرخەکان لەسەر گرانە، بۆیەش مۆلیەکان بەڕاستی زەختەکان ستۆ سەر هاوڵاتیان. ئەوە یەکێکە لەو نیشانە شکستانەی حکومڕانی هەرێمی کوردستان کە کابینە جار لە دوای جار شکستەکەیان گەورەتر دەبێت کە ناتوانین کێشەکانی کارەبا چارەسەر بکەن، دەبینی گیر و گرفتی کارەبا هەر بەردەوام و هەر زیاد دەبێت. بۆ 1 ئەمپێری کارەبا ئەو مانگە 20,000 هاتۆتەوە، ئەگەر بێت و کەسێک تەنها 2 ئەمپێری هەبێت 40,000 بۆ دێتەوە، کەواتە ڕێژەکە خەیاڵێ لە کاتێکدا 2 ئەمپێر ڕەنگە نەتوانی بە تەواوی خۆتی پێفێنێک بکەیتەوە. بەڵام حکوومەت لەگەڵ ئەم هەموو قەیران و لەگەڵ ئەم هەموو قەیرانەی هەیە ناتوانێت ینی حکوومەتێکە بەڕاستی ئیدارەی قەیران دەدا، لەبری ئەوەی قەیران چارەسەر بکە ئیدارەی قەیران دەکات لە قەیرانی ئاود، لە قەیرانی کارەبات، لە قەیرانی ڕێگەوبانت، لە قەیرانی موچەت. سەبارەت بەو گرفتە پەیام پەیوەندی بالایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکەوە کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوان و ڕوونکردنەوەیەک بدەن. لای خۆیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت چەند جارێک داوامان کردووە حکوومەت سوتەمەنی بۆ مۆلیدە ئەهلیەکان دابین بکات بۆ ئەوەی خاوەن مۆلیدەکان سوودمەند بن و ئەرکێکی زۆریش نەکەوێتە سەر شانی هاوڵاتی. بەڵام تا ئێستا حکوومەت بەدەم کێشەکەوە نەهاتووە. ئەوە مانگی چوارەمە لەسەر یەک پارەی ئەمپێری کارەبای مۆلیدە زۆرەوە زۆر بووە بارگرانێکی گەورە لەسەر شانی هاوڵاتیان. ئێمە لە مانگی 5 بەڕاستی داوامان کرد لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە پشتگیری مۆلیدەکان بکا بە پێدانی گاز تاوەکو نرخیان لەسەر دیاری بکرێ بۆی ئەوەندە بارگرانی نەبێت لەسەر هاوڵاتیان. بەداخەوە وەزارەتی سامانە سروشتیەکان نەهاتە پێش و وەڵامی ئەم داواکاریە ئێمە و خەڵکی نەدایەوە. خاڵێکی ترەوەیە کە ئەم جیاوازی نرخەش هەر یەکێک لە ئیشکالەکانی ترە لای هاوڵاتیان. بۆچی لە شارێک 18,000 لە شارێکی تر 19 لە شارێکی تر 20,000 بەڕاستی حکوومەت دەبێن بابەتە بە هەند وەربگرێ و زۆر بەجددی بە دووەدا چونکە ئایا هۆکارەوەیە بۆ نمونە لە ڕانیە ئەمپێر بە 20,000 دانراوە بۆ ئەم مانگی 8 ئایا هۆکارەکە ئەوەیە کە کارەبای کەمتری حکومی دراوە بە ڕانیە و دەوروبەری یاخود نەخێت ئەمە بڕیاری مۆلیدەکانە یاخود لیژنەیەک هەڵی کردووە یا تەقسیری کردووە لە دەستنیشانکردنی نرخەکان. حکوومەت و بەرپرسان بۆ شاردنەوەی شکستیان لا دابینکردنی کارەبا بۆ هاوڵاتیان پەنایان بۆ کارەبای مۆلیدەی ئەهلی بردووە. بەهۆی دابین نەکردنی سوتەمەنیش بۆ مۆلیدە ئەهلیەکان ماگانە هاوڵاتیان بۆ چەند ئەمپێرێک کارەبا خەرجیەکی زۆریان دەکەوێتە سەرشان. ئەمە سەرباری خەرجی و گرانی پێداویستی ڕۆژانە کە باری سەرشانی خێزانەکانیان تەواو قورس کردووە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.